سەرەتاییترین مافی خۆمان کە وشەی مامۆستا بێمان ڕەوان نەبینراوە. سێ ساڵ بۆ 4 ساڵە بێوانە بێژم لە مەکتەبێک لێرە لە سەی سادق، بەڵام هەقو مافی خۆمان پێ نەدراوەکەوەی ئەرکمان زۆر زۆرە و مافەکانمان نەدراوە هیچ وەکەوەی هیچ نەبێت، چکۆم جیازێکی زۆر زۆر هەیە لە نێوان مامۆستانی میلاک و مامۆستای وانە بێژە. بۆ نمونە هیچ ئیمکانێتێکی ئەومانیانی ئیجازە وەربگرین، ینی ئەو ڕۆژەی کە ناڕۆیتەوە ئیجباریەن تۆ حسابە بۆ ناکرێت وەکەوەی کرێکاریەک بکەیت کە ئەو ڕۆژە نەڕۆیتەوە ئیتر تەواو. بۆ نمونە لە ڕووی ئەرکەکانەوە ئێمە زیاتر هیلاکە بین بە پێ ئەبێ حیسەی زیاتر بڵێتەوە هەتا ئەوەی موچەکە و هەر چەندە موچەکەمان هەر ئەو نەژ نییە، بەڵام ئەبێ تۆ بەردەوام زیاتر هیلاک بی دەرسی زیاتر بڵێتەوە هەتا ئەوەی موچەکە و ئەو نەبێت کە بتوانیت شتێکی پێ بکەیت. هەرچەند ئەو نیە زۆر زۆر جیاوازی هەیە لەگەڵ مامۆستای میلاکە، لەگەڵ ئەوەشە ئێمە بۆ نمونە هیچ کات ئیجازەیەک بۆ نمونە ئیجازەی دایکایەتیەک کە بۆ ئافرەت پێویست بێ هیچ ئەمانەمان نییە. و هەروەها هیلاکیشە بین لە ڕووی هیلاکیەوە زۆر زۆر هیلاکە بین جیاواز لە مامۆستای میلاکە لەوانێ ئەو بوو جۆرە نەبێت بە پێی حیسە دەرس ناڵێتەوە، بۆ نمونە چەند حیسێکی بۆ دیاریکراوەتەوە، بەڵام ئێمە ئەبێ بە پێی ئەوە حسابمان بۆ ئەکرێت لەگەڵ حیسەکانە. داوای سەرەتاییترین مافی خۆمانەکەین کە دامەزراندنە، هیچ داوایەکی ترمانێت تەنها ئەوەیە ئەبێ دامەمەزرێنن. 2 ڕۆژە بایکۆتمان کردو و بەردەوامیشە بین، ئینشاڵڵا لە بەیانیەوە خێمەش هەڵەیەین لێرە بەردەوام بین هەتا ئەو کاتێ حکومەت بەدەم داواکاریەکانمانەوەیەت. پێنج ساڵەوانە بێژم، بەڕاستی ئەمە مامۆستایانی وانە بێژ لە ئێستاە بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردووە و نامانێ بەی جەرە بچینەوە ناو هۆڵەکانی خوێندن هەتاوەکو حکوومەتی هەرێمی کوردستان جوابی داواکانمان ناتەوە. داوای ئێمەش سەرەتاییترین داوایە، داواکردنمان ئەوەیە دامان بمەزرێن و ئیتر با ببین بە مامۆستا. بەڕاستی چەند ساڵ لە تەخەڕوجمان کردووە، تەنانەت تەلەبەش پێمان ناڵێت مامۆستا، دایک و باوکی تەلەبەیەتە ئیدارە بێ دەڵێ وانە بێژ، ینی هەمووی ئەزانێ ئەم دوو چینە چەنە جیاوازیان کراوە لە بینە. چینێکمان هەیە پێوترە مامۆستا، هەمووی ئەزانێ مامۆستایە، بەڵام ئێمەش هەروەکو ئەوان هەمان ئەرکمان هەیە و بە زیادیشەوە، بەڵام ناومان وانە بێژە. ئیتر ئێمەش بێزار بووین لە وەزای خۆمان و ئەمانەوێ بەڕاستی بکرێنە مامۆستا و مافی خۆمان وەربگرین. لە ڕووی ئیداریەوە جیاوازیەکە کراوە، لە ڕووی ینی حکوومەت ئەو جیاوازیە دروست کردووە بەداخەوە. ئێمە ئەومان بەسەر هاتووە کە بۆ نمونە تەنها جیاوازەکەمان ئەوەیە چەند ساڵێک دوای ئەوان تەخەڕوجمان کردووە بەداخەوە کە کەوتونەتە ناو قەیرانە گەورەوە. ئەگەر لە هەرمان ساڵی ئەوانە تەخەڕوجمان کردایە بەڕاستی ئێمەش هەمان مافۆ هەمان ئیمتیازاتی خۆمانمانە بوو، بەڵام ئێمە ئێستا سەرەتاییترین مافی خۆمان کە وشەی مامۆستا بێمان ڕەوان نەبینراوە. ئیتر جیاوازیەکە هەر لەوایە لە ئیدارە لە پەروەردە لە هیچ شوێنەکەی مەتەنانە ناومان نییە، بەس ئەوەنە هەیەڵێن 7,000 مامۆستای وانە بێژ هەیە کە کاتێک بیانەوێ ناوێک بهێنرێت بۆ ئەوەی تۆزێ دڵە بنەواڵن ئەوەنە مامۆستامان هەیە، بەڵام لە کاتێکا بۆ ماف و بۆ ئەوەی کە پێت بدرێ هیچ مافێک نییە. بەردەوام بوونمان هەتا ئەو کاتەیە کە جوابمانەدرێتەوە. نەوەت وەکوتیشم دامەزراندن ئامانجی ئێمەیە، هیچ شتێکی کەمان ناوێ بێجگە لە دامەزراندن. هەتا ئێستا جوابمان نەدراوەتەوە و هیوادارم هەموو شوێنەکانی تریش هەموو پەروەردەکانی تر مامۆستایان هەمویان بێنە دەرەوە هۆڵەکانی خوێندن بەجێبهێڵن. بەڕاستی ئیتر دەرفەتە، ئەگەر ئەم دەرفەتە لە دەست خۆیان بدەن ئێمەش و ئەوانیش هەمومان بەیەکەوە زەرەرەکەین.